کردنەوەی بنکە پێویستی بە چەند بنەمایەک هەیە یاخود پێویستی بە چەند ئەساسیاتێک هەیە وەکو دابینکردنی میلاک و دابینکردنی کەلوپەلی پێویست و دابینکردنی بیناوباڵەخانە دوای ئەوە کە بەڕێوەبەراتی گشتی بەرگری شارستانی لە هەرێم لەسەر فەرمانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت هاتەکایەوە ئێمە پلانمان وەیە لە ساڵی ئایندە چەند بنکەیەک بکەینەوە بەپێی سنوورەکان بە تایبەتی لە قەزای سیدەکان لەبەر ئەوەی سنوورێکی زۆر فراوانی هەیە تەنها بە یەک بنکە ناتوانین تەغطیەی ئەو سنوورە فراوانە بکەین داواکاریەکانمان پێشکەش کردو بەڵام خۆتمان دەزانین لەبەر ئەوەی بارودۆخی ئابووری نەبوونی میلاکی پێویست لەوانەیە کەمێک تاخیر بێتن ئینشاءڵڵە هەوڵ دەدەین بە زووترین کاتکار لەسەری بکەین و بەپێی توانای حکوومەتی هەرێم هەوڵ دەدەین بنکەکان بەپێی سنوور جوگرافیەکان بکەینەوە کانی ڕەشێکە لەو ناحیانە کە لەو کۆتایانەدا هاتە وتەکایەوە ئێمە داوامان کردو بنکەیەکی بەرگری شارستانی لێ بکرد لەوەرەوەی سنووری دەشتەهێر بە شێوەشی گشتی سنوورێکی فراوانە پێویستی بەبوونی بنکەیەکی بەرگری شارستانی هەیە داوامان بەرز کردوەوە بۆ سەرەی خۆمان چاوەڕوانی ڕەزامەندی سەروی خۆمانەکەین بۆ هەم ڕەزامەندیکردنەوەی بنکەکە و دابینکردنی میلاکی پێویست بۆی بتوانین بە زووترین کات ئەم بنکەیە بکەینەوە.